لە کەس نایەتە سەرجادە بڵێ بۆ پەرلەمان نیە بۆ پەرلەمان کاران نییە. ئەوانە کێشەی خەڵک نین، کێشەی خەڵک شتێکی هەیە خەڵک بۆ کێشەکانی خۆکەی دێتە سەرجاددا و هەموو ڕۆژێ ئێمە ئەوانە دەبینین. هەردوێنێ و پێری بینیمان ئێمە دەرچوەکانی زانکۆ کە ساڵێکە لە کۆلیژی پزیشکی دەرچوون بەڵام دانامەزرێت. ئەمانە داوای هەلی کار دەکەن و خەڵکیکە داوای هەلی کار دەکات و کرێکاران و کەرمەندان داوای زیادکردنی موچەکەیان دەکەن. فەرمانبەرانێکی زۆر کە هێشتا مەسەلەی موچە لە مابینی بەغدا و هەرێمدا بە هەڵواسرایی ماوەتەوە یا لە گەمەی نێوان هەولێر و بەغدا گەمەی نێوان سەری ڕەش و دەباشان گیری خواردووە، خەڵک داوای موچە دەکات کە تا ئێستا موچیان نیە. ئەمانە خواستی خەڵک بۆ خەڵک هیچ خواستێکی خەڵک نییە و بەجیا لەوانە خەڵک بەکردۆش بۆی دەرکەوتووە کە حکوومەت و پەرلەمان لە کوردستاندا تەنها دیکۆرن بۆ ئارایشدانەوەی دەسەڵاتی میلیشایی ئەو دوو حیزبە سەرەکیە.